بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دوای باسی هەندێک لە سونەتەکانمان کرد لە وەقتەکان، وەختی بەیانی و نیوەڕۆ، عەسر گەیشتینە وەختی مەغریب، شەشەم کە باسی کاتی مەغریب دەکا کە هەندێک سونەت لەو کاتی دەکرێت. بەڵ عدة أمور. الأمر الأول من السنة كف الصبيان أول المغرب. الأمر الثاني من السنة إغلاق الأبواب أول المغرب وذكر اسم الله تعالى. وفي فعل هذين الأدبين حفظ من الشياطين والجن، ففي كف الصبيان أول ساعة من المغرب حفظ لهم من الشياطين التي تنتشر ذلك الوقت، وكذا في إغلاق الباب هذه الساعة وذكر اسم الله تعالى عند إغلاقه. وكم من صبي وبيت تمكنت الشياطين منه في هذا الوقت وأهله لا يشعرون، فما أعظم رعاية الإسلام لصبياننا ولبيوتنا. ويدل عليه حديث جابر بن عبد الله رضي الله عنهما قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إذا كان جنح الليل أو أمسيتم فكفوا صبيانكم فإن الشياطين تنتشر حينئذ، فإذا ذهبت ساعة من الليل فخلوهم وأغلقوا الأبواب واذكروا اسم الله، فإن الشيطان لا يفتح بابا مغلق، وجنح الليل هو إقباله بعد غروب الشمس. وفي رواية لمسلم: لا ترسلوا فواشيكم وصبيانكم إذا غابت الشمس حتى تذهب فحمة العشاء، فإن الشياطين تنبعث إذا غابت الشمس حتى تذهب فحمة العشاء. بەڵێ بسم الله. دەڵێ لە وەختی مەغریب کاتی بەڵام با بڵێن ئێوارە کۆمەڵک کاری تێدا کە سونەت بەیەکێک لەوانە سونەتە کەف الصبیانی ئەوەل المەغریب، هەر سەرەتای مەغریب منداڵەکان بهێندرێتەوە ماڵەوە، و سونەتیشە دووەمیان ئیغلاق الئەبوا، دەرگاکان پێوە بدرێت لە سەرەتای مەغریب و بسمیلای لەسەر بکرێتن. کردنی ئەو کارانە لە پاراستنە لەوەی کە خۆت بپارێزی لە جن و شەیتانەکان کە لە سەرەتای کاتی مەغریب منداڵەکان بهێندرێتەوە ماڵەوە، چونکە لەو کاتەدا شەیاطین بڵاو دەبیتەوە. دیارە لە سەرەتای کاتی شەو لەگەر دەستپێکی شەو شەیتانەکان بڵاو دەبنەوە، لەگەر بڵاو بوونەوەیان وەکو بڵێ زەربە دەوەشێنن، زیان دەگەێنن. ئەوجە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی هەر ئەو کاتەکە داهات ئەو کاتی بیاهینەوە منداڵەکان و دەرگاکانیش دابێخن و بسمیلای لەسەر بکەن، چونکە چەندان منداڵ هەبووە و چەندان ماڵ هەبووە شەیتان توانیویەتی زەربەی خۆی بوەشێنی و دەستی خۆی بوەشێنێ لێیان تووشی زەرەریان بکاتن. خەڵکەکە شاستیان بەوە نەکردووە کە ئیسلام چەند گرنگی بە پاراستنی منداڵەکان و ماڵەکانمان دەدا. بەڵگەش لەسەرەوەی حەدیثەکەی جابری کوڕ عەبدوڵایە، دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی: ئیذا کانە جونوح اللەیلی، ئەگەر سەرەتای شەو داهات، ئەو ئەمسەیتم یا ئێوارە داهات، هەردووکە بە سەرەتای دەستپێکردنی شەو کفو سبیانەکم، ئەو کات منداڵەکانتان بهێننەوە بیانگرن مێلم بڵاو ببینەوە منداڵەکانیان بێنەوە. سبحان الله، لە کوردەواری شەر ئەوە باوە، یعنی کە دەبووە مەغریب داکو بابەکان یعنی منداڵەکانیان بە منداڵەکانیان ڕادەگەیان کە بووە مەغریب وەرنەوە ماڵی کوڕم، لە مەغریبەوە دەچوونەوە ماڵی منداڵەکان. ئەوەش یەکێکە لە سونەتی پێغەمبەری وەرگیرە عەلەیهی سەڵات وەسەلام، فەرمی: فإن الشياطين تنتشر حينئذ، چونکە شەیتان لەو کاتانە بڵاو دەبیتەوە. بەس ئەگەر ئەو کاتە ڕۆی لە شەو، ئەو وەقتە ڕۆی لە شەو، فەخەلوهم، ئەو کات لێیان گەڕێ. کەواتە ینی لەگەر دەستپێکردنی ئێوارە بڵاوبوونەوەی شەیتانەکان لەگەر کۆمەڵە و لێشاوی هاتنی شێتانەکان و بڵاوبوونەوەی زەربەی خۆیان دەوەشێنن. لەو کاتە پێویستە بەڕاستی منداڵەکان ئاگاداریان بین و ئەغلیق الئەبواب و دەرگاکان دابێخن و بسمیلای لەسەر بکەن، چونکە شەیتان ناتوانێت دەرگایەک بکاتەوە کە پێوە درابیتن و بسمیلای لەسەر کرابین. ئەوجە دەڵێ جنح اللەیل چییە؟ هو ئیقباله بعد غروب الشمس، دوای ڕۆژ ئاوابوون کە دێتن
تاریچەکان کە دێ ئەو تاریچە پێی دەگوترێ جنوح الليل. لە ڕیواتەکەیت کە دەفەرمێ لا تورسیل و فەواشیەکم، فەواشی چییە؟ فەواشی لەگەر مەڕووماڵاتیتی دەفەرمێ مەڕووماڵاتەکانتان و منداڵەکانتان کاتێک کە ئێوارە داهات شەوتان بەسەرداهات سەرەتای ئێوارەدا تاریچەکان هات منداڵەکان و مەڕووماڵاتەکان بجێڕنەوە مێهێڵن بڕواتن باشە حتى تذهب فحمة العشاء. فحمة العشاء يعني ئەوە تاریچی هەتا تاریچەکە دەڕواتن یان تەواو تاریچی باڵ دەچێشی بەسەر ناوچەکە یعنی لە سەرەتای تاریچەکە ئاگاتان لێبیتن چونکە شەیتانەکان لەو کاتیەوە بڵاوی دەکەن هەتا وەکو تاریچەکە باڵ دەچێشی بەسەر شوێنەکە. قال النووي رحمه الله فكفوا صبيانكم أي امنعوهم من الخروج ذلك الوقت. قوله صلى الله عليه وسلم فإن الشيطان ينتشر أي جنس الشياطين، ومعناه أنه يخاف على الصبيان ذلك الوقت من إيذاء الشياطين لكثرتهم حينئذ والله أعلم. وقوله صلى الله عليه وسلم لا ترسلوا فواشيكم وصبيانكم إذا غابت الشمس حتى تذهب فحمة العشاء فإن الشياطين تنبعث إذا غابت الشمس حتى تذهب فحمة العشاء. قال أهل اللغة الفواشي كل منتشر من المال كالإبل والغنم وسائر البهائم وغيرها، وهي جمع فاشية لأنها تفشو أي تنتشر في الأرض. وفحمة العشاء ظلمتها وسوادها، وفسرها بعضهم هنا بإقباله وأول ظلامه، وكذا ذكره صاحب نهاية الغريب. قال ويقال للظلمة التي بين صلاتي المغرب والعشاء الفحمة، وللتي بين العشاء والفجر العسعسة. وبعدما تذهب مدة من دخول الليل لا بأس بإطلاق الصبيان لأن الوقت الذي تنتشر فيه الشياطين قد ذهب. وقد يفهم من هذا والله أعلم أن الشياطين بعد هذه المدة وجدت مأوى لها، والحكمة من انتشار الشياطين في هذا الوقت دون النهار كما ذكر ابن حجر رحمه الله لأن حركتهم في الليل أمكن منها لهم في النهار لأن الظلام أجمع للقوى الشيطانية من غيره، وكذلك كل سواد. أوجد دفرمي إمام نووي دفرمي فكفوا صبيانكم، كفوا صبيانكم يعني من دالكانتان بجرنا ولو كاتي ميلم بتنا دروا. وبيغمبر صلى الله عليه وسلم كده فرمي فإن الشياطين ينتشر دفرمي ما بس لا جنسي شيطاني يعني همو الشيطانة كان نك بس برين شيطانك دياري بكي نا جنس همو الشيطانة كان دقرتوه يعني ترسان لويك شيطانة كان أزيتي من دالكان بدن لو كاتي لبرت لكثرتهم حينئذ تشكو زورن يعني كسرتاي بلاو بونو دي كحمو بيكو بوز بدين بلاو دبنو ودبن كزورن يعني اوي قوتيان زياترا و دزوشان دنيا لوانيا قوتي شي زياتري تيدا هبي لوي كببنا تاك تاغلو فرمي بيان باريزن او جا سبارت با فواشي دل اهلي لغة فرمي انا همو مالك بلاو دبيتو او جو وشترا مرو بزنا همو آجالا كانت كيكا كابرا هيتي تشكا فواشي جمعي فاشية لأنها تفشو أو عنيكا بلاو دبنو بسر زوي اللي بيامر صلى الله عليه وسلم فرمي أوانا أجا مثلا كابرا لو أها بابلين مريشكو قازو أو بابتاني هي هرشتشي هي هول بدري لكاتي مغرب بهندرينو ناو هلانكي خويا و بهندرينو ناو شوينكي خويا. فحمة العشاء هي ظلمتها وسوادها أو كتاريخ عشاء الرشايات عشاء هذا شيء تفسير يعني كردي بوي بإقباله بوي كشو تعزديتن وأول ظلمه يعني سرتاي تاريخي كديتن وهنده چیش دلين بو تاريخي كلبين مغرب وعشي دا هيا بيقو ترى فحمة بو تاريخي لبين عيشة وسبيني دا هيا بيقو ترى عسعس. قرآن دفرمي والليل إذا عسعس أو جا عسعس يجدو معناه هيا إقبال وإدبار هردوك معناه دا قرتوا حاتن وروشتن
يعني هاتني الشو والروشتني الشو هردو چی دەگرتەوە یەکەکە لەو وشانەی دوو مانای هەیە هەم بە مانای هاتن دێ هەم بە مانای ڕۆیشتن دێ کە مفەسیران ئەویان لێکدایتەوە ئەو کاتێککە ئەو مدەیە ڕۆی لە شەو هیچی تێدانێ لا بە ئەسەبی ئیطلاقی الصبیان ئەو کاتی منداڵەکان لێیان گەڕێی بڵاوش ببنەوە هیچی تێدانی ئینشاءڵڵا چونکە لە کاتی بڵاوبوونەوەی شێتانەکان کە کۆتایی پێهاتیە حکمەتی ژا ئەوەی چییە کە شەیتانەکان بڵاو دەبنەوە لە ڕۆژ نەک لە شەو ئیبن حەجەر ڕەحمەتخوا لێبی دەفەرمێتن لەبەرەوەی حرەکاتی شەیتانەکان لە شەوێ بەقووەترە بەهێزترە زیاتر جێی خۆی دەگری لەوەی لە ڕۆژ چونکە تاریکی قووەتی شەیتانی زیاتر دەکە و کۆی دەکاتەوە و هەموو ڕەشاتێک لە بۆ شەیتان یعنی قووەتەک و هێزەکە لۆی پیا دەکاتن دەفەرمی لەبەر هەندێ لە شەو وەکو بڵێ توانایان زیاترە لەوەی کە لە ڕۆژ بی ئەوجا کارەکان زۆربەی هەر بە شەو ئەوە دەکەن یعنی ئەگەر بیانێ شەیاطینەکان شتێک بکەن زیاتر بە شەو ئەو حاڵەتانە ڕوودەدا والله أعلم. قال الإمام ابن عبد البر رحمه الله: وفي الحديث الأمر بغلق الأبواب من البيوت في الليل، وتلك سنة مأمور بها رفقا بالناس لشياطين الإنس والجن. وأما قوله فإن الشيطان لا يفتح بابا غلقا ولا يحل وكاء، فذلك إعلام منه وإخبار عن نعم الله عز وجل على عباده من الإنس، إذ لم يعطى قوة على فتح باب ولا حل وكاء ولا كشف إناء، وأنه قد حرم هذه الأشياء وإن كان قد أعطي ما هو أكثر منها من التخلل والولوج حيث لا يلج الإنس. وقال الخطيب الشربيني الشافعي رحمه الله: ويسن إذا جن الليل تغطية الإناء ولو بعرض عود وإيكاء السقاء وإغلاق الأبواب مسميا الله تعالى في الثلاث، وكف الصبيان والماشية أول ساعة من الليل، وإطفاء المصابيح للنوم، وكف الصبيان وإغلاق الأبواب أول المغرب إنما هو من باب الاستحباب. بەڵێ ابن عەبدولبەر ڕەحمەتخوا لێبی دەفەرمێتن فەرمان کرایە بە پێوەدانی دەرگاکان دەرگای ماڵەوە لە سەرەتای شەو ئەوە سونەتەکی فەرمان پێکراوی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام وەکو سۆزێک بەو خەڵکەی وەکو ڕەحمەتێک بەو خەڵکەی لەبەر شەیتان و جنەکان ئەما سەبارەت بەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ کە شەیتان ناتوانێت دەرگایەک بکاتەوە کە پێوە درابی ولا يحل وكاء وهروها ناتواني الشيطان ناتواني أو كونديو أو بابلن بيشتر أو هبوا كوندو شت هبوا سريان بستيا دفرمي أوي كأوها بسترابيتن شيطان ناتواني بيكاتوا أوش با هەواڵدانە بە نیعمەتی خوای پەروەردیگار لە بۆ بەندەکانی کە شەیتان ئەو قووەتەی نییە کە ئەو دەرگایە بکاتەوە یان دەرگای یان سەری ئەو کوندەیی بکاتەوە یان ئەو قاپە و ئینا یعنی ئەو قاپ قاچاغەی کە سەرەکەی هەڵبداتەوە کەشفی بکاتن بە دیاری بێخیتن ئیدی ئەوانە هەمووی لە ڕەحمی خوای پەروەردیگارن. حتى خطيبي شربيني رحمة خوالي دفرميت سنة لسرتاي شو تغطية الإناء دابوشيني قابو قاتاخ كان ولو بعض عود أقرب القدارة تشبي حتى سبحان الله يعني دفرمي بصلاة منزركت يا قابكت هيتي تتبدزنكت هر دارة تشبينا لتكدارة تشبينا أو هلا سر دابني خۆلت کە دارە یعنی چ ئەوە چی ناکە بەس مادەم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی کردیە یعنی وەکو داپۆشینێک ئەتو بەکاری دێنی ئەوە تەئسیراتی خۆی دەبیتن ئەگەن ئەمە لەوانەیە ئەوها تەماشای بکەین برین وڵاهی ئەخەوە چییە یعنی ئەو دانانی لە قەدارێکی گچکە لەسەر ئەو قاپەی لەسەر ئەو قاچاقەی لەسەر ئەو مەنزەرەی مەسەلەن چ تەئسیر دەکاتن بەڵام کاریگەری خۆی هەیە و هەروەها بەستنی سەری کوندەکان و پێوەدانی دەرگاکان بسمیلاکردن لە سەریان
وهێنانەوەی منداڵەکان و مەڕ و ماڵاتەکان لە سەرەتای شەو و ئیطفاء المەصابیح للنەوم و کوژانەوەی گڵۆپەکان لە شەو کاتێکە دەنوێ. ئەوجا پێشتر ئەوەش بووە چرایەکانیان بە نەفت بووە و نەفتیل و نەفت یان زەیتی زەتونیش زۆر بەکاریان هێنا زەیت با بڵێن مشک دەهات ئەو فتیلەی ڕادەچێشە کە ڕادەچێشە ئەوەکە بەردەبەوە قوتیەکەی چرای بەردەبەوە ئەوجا ئەو ئاگرە ینی بەردەبووە ئەو ماڵە و ئەو ماڵە دەسووتە ئاجلوی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی کردێکە گڵۆپەکان ئەوها بهێڵدرێنەوە یا مەسەلەن کابرا سۆبەی بە پێکرایی زۆر جار خەتەریاتی لێکەوتیتەوە گلۆب جاری وا هەیە ئەو گڵۆپە خەتەریاتی لێکەوتیتەوە و شۆتی کردێ و سوتایە وا باشە ئینسان بەڕاستی بە شەو ئەوها باشە ئەوانە بکوژێنیتەوە. ئەو جدە فەرمی لێرە دەڵێ هینانەوەی منداڵەکان و پێوەدانی دەرگا لە سەرەتای مەغریب سنەتە من بابی استحباب وها خۆشەویستە وها سنەتە ئەوها بکرێ واجب نیە یعنی ئەگەر کابرایەک نەی کرد گوناهبار بوو نا گوناهبار نابی بەڵام ئەوە لە بۆ خۆت باشە یعنی وا باشە وا چاکە وا سنەتە ئەوها بکرێتن. أو جديد سر باب تشكى الأمر الثالث باب ثاني. الأمر الثالث صلاة ركعتين قبل المغرب لحديث عبد الله بن مغفل المزني رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال صلوا قبل صلاة المغرب قال في الثالثة لمن شاء كراهية أن يتخذها الناس سنة. وأيضا حديث أنس رضي الله عنه قال لقد رأيت كبار أصحاب النبي صلى الله عليه وسلم يبتدرون السواري عند المغرب. عن أنس بن مالك رضي الله عنه قال كنا بالمدينة فإذا أذن المؤذن لصلاة المغرب ابتدروا السواري فيركعون ركعتين حتى إن الرجل الغريب لا يدخل المسجد فيحسب أن الصلاة قد صليت من كثرة من يصليهما ويبتدرون أن يسارعون إلى السواري ليجعلوها سترة. وفي هذا بيان محافظتهم على اتخاذ السترة. قال ابن القيم رحمه الله وفي الصحيحين عن عبد الله المزني رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال صلوا قبل المغرب قال في الثالثة لمن شاء كراهة أن يتخذها الناس سنة. وهذا هو الصواب أنهما سنتان مندوب إليهما وليستا بسنة راتبة كسائر السنن الرواتب. بلى یەکەشکە لەوە سنەتانە چییە؟ ئەوەیە دوو ڕکعات سنەت پێش نوێژی مەغریب بکرێتن. عەبدوڵای کوڕی مغەفەل دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی پێش نوێژی مەغریب نوێژ بکەن، پێش نوێژی مەغریب نوێژ بکەن، پێش نوێژی مەغریب نوێژ بکەن. لە سێم جا فەرمووی لیمەنشا بۆ ئەو کەسەی کە دەیەوێتن نەکا ببیتە ئەوەی کە خەڵک بە سنەتی وەربگری یعنی وەکو بڵێ ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمانی کردێ و تەرکی نەکاتن. ئەنەس دەفەرمێ ئەمن بینیم لە گەورە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەلەیان دەکرد یەبتەدیرون یعنی یوساریعون پەلەیان دەکرد بۆ ئەوەی بچن ئەو سەواری یعنی کۆڵەگەی مزگەفتێ بکەنە ئەوە سوترە لەو خۆیان و بێن نوێژی لە پشت بکەن. کەواتە تەمەشا بکە یعنی یەکێک لە ئەخلاقی سەحابەی چ بووە؟ سوترە دانان چیان کردیا کۆڵەگەکانی مزگەفتی هەوڵیان دایە بزانن چێ زووتر دەگەشتە پشت کۆڵەگەکەی وەکو سوترێک بەکاری بینی و نوێژی سنەتی لە پشت بکاتن. حتا ئەنەس دەفەرمێ ئەمە لە مەدینەی کاتێکە بانجی مەغریبی دەدا پەلەمان دەکرد کە ئەوەکان بگرین کۆڵەگەکانی مزگەوت بگرین بچین نوێژی لە پشت بکەین. حتا ئەگەر کابرایەک بهات بە ناو مزگەفتێ وەی دەزانی ئەوە هەموو هەستاینە نوێژی دەکەن هەمووی هەستانە نوێژ دەکەن وەی دەزانی ئەوە نوێژ کرا وەڵی ئەوە احتیمالی هەیە نوێژ کرابیتن ئەو هەموو خەڵکەوە هەستا ئەوە سنەتی دەکە خەریکی سنەتی دیارە نوێژ کرا. یعنی دیارە عەدەدێکی زۆر لە سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سنەتەکەیان کردیە پێش مەغریب. ئەوجا یعنی ئێستاش خەڵکانەکە دەرێن کاکە کورە لە پێش مەغریبێ هیچ نییە سنەتەک نییە ئەوە لە خۆیان دایان نایە خەڵک ئەویان دەرەوە لە خۆ ئەوە حەدیث صحیح لەسەرە کە سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردویانە. ئیجا ئیبن قەیم دەفەرمێتن سەبارەت بەوەی کە صلوا قبل المغرب لە سێم جار فەرمووی لیمەن شا نەکو خەڵک وەکو
سنتك ووري بقريكا وازي لينيني ده فرمي راستا أوا سنة كإنسان بيكاتن بلام سنة راتبنا وكو هم السنة كانت كا يعني عندك سنة ما هي راتبة بيوست بنوجا كان بون من أتو تسار ركعاتي بيج نجني رواني دكي يان دور ركعاتي بيج نجي بياني دكي يان أوانا راتبنا بلام أو ده فرمينا كواتا كابرا أجر نجي دور ركعة سنة كي كر باشا أجر نشي كر هيتي تدانية بلام سنة كاني بيج نجني وروي أو سنة الراتبة زوريج باشا تكا بيامر صلى الله عليه وسلم وارد بوا أجر لدستي توا كرديتيوا يعني سنة كي كرديتوا سنتي بيج نجي بياني أجر لدستي تبي دكاتوا بس لوي نهاتيك مثلا أجر لدستي تبي كردبيوا باشا كواتا أجر تواني ومزالي هبو بيكاتن أجرو پاداش تخوي هي بلام لا هموي گرنگتر دوكي پاشيتي دوكي پاشيتي سوكا دوكي پاش مغربيتيا سنة الراتبة دوكي پيشي نا او زور زاروية كابرا كدي دور ركعاتي يعني هر كسك لما لوجبي دور ركعات سنتي بيش مغربي دكا نوێژی مەغریبێ دەکات دووەکەی پاشی ناکە لە کاتێک دووەکەی پاشی ئەسڵترە لە دووەکەی پێشی چونکە دووەکەی پاشی تەئکیدی لە سەکرایەتەوە لە سونەتی ڕەواتیبە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردیتی بەس دووەکەی پێشی دووەکەی پێشی ڕەواتیب نییە دووەکەی پێشی ڕاستە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی کردیە لە سەحابەش کردیتیان بس پیامبر صلی الله علیه و سلم نبین درای بخوی کردبی و تأکیدی لسه کردبی توا یعنی بلین ولا قاو نوجم لدستو بكردب مو او سنة نا كواتا يعني انسان براستي ضرورة زياتر گرنجي بدوكي باشي بدا او جدوا اقد دوكي بيشي شكرت او اشتشي تاكا اشتشي باش بل وأيضا يسن صلاة ركعتين بين كل أذان وإقامة وسواء كانت هاتان الركعتان راتبة كالفجر والظهر فإنه يكفي بصلاته الراتبة عن هاتين الركعتين أو كأن يكون جالسا في المسجد ثم أذن المؤذن لصلاة العصر أو العشاء فإن من السنة أن يقوم ويصلي ركعتين ويدل عليه حديث عبد الله بن مغفل رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم بين كل أذانين صلاة قالها ثلاثا قال في الثالثة لمن شاء ولا شك أن الركعتين قبل المغرب أو بين كل أذانين ليست مؤكدة كتأكيد السنن الرواتب وإنما تترك أحيانا ولذا قال النبي صلى الله عليه وسلم في الثالثة لمن شاء كراهية أن يتخذها الناس سنة بل وهروها أو سنتيك لبيني همو بانقو قامتشي سنتك وكو أويك مثلا وكو أويناك سبيناك بانك داتا قامت دكري نيورانان كبانك داتا قامت دكري أتو دور كعات سنة الراتبة هي ونيا يعني لا نيوروي صار كعاتت هي درك أتو أو راتبة كرت ببر أو سنة تجدكويتن كبيغمبر عليه الصلاة والسلام فرمي بين كل أذانين صلاة لبيني همو دو بانكشي أجا كدلي همو دو بانكك ده فرمون بانكو قامت شرب بانك تاندرها لا روايتك لا حديثك هاتيا ده فرمون كواتا لبيني بانكو قامتي أتو دور كعات سنتي بكي أجا دور كعات سنتي راتبي بيج نوجي سبينت كرت ببر دكويتن ببر أو سنتي دكويتن یان کابراک لە خۆ لە مزگەفتێ دانیشتیا کە بانک دەداتن هەر دەستی ئەو دوور ڕکعاتەی دەکاتن ئەوجا گومانی تێدا نییە ئەو دوور ڕکعاتەی پێش نوێژی مەغریبێ وەکو ئەوانە نییە کە تەئکیدی لەسەر کراویتەوە سونەتە تەئکید لەسەر کراوەکان لەبەر هەندێ جارجار تەرکش دەکرێتن مەسەڵەن کابرا جار وهەیە نایکاتن دوور ڕکعاتەکە وەکو گوتمە هیچی تێدا نییە جاری واشەیە دەیکاتن دەستی پێوە دەگریت چکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی لیمەن شا ئەو کەسێک کە دەیەوێتن پێی خۆشە بە ئەوها بکات. الأمر الرابع يكره النوم قبل العشاء لحديث أبي برزة الأسلمي رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم كان يستحب أن يؤخر العشاء قال وكان يكره النوم قبلها والحديث بعدها والعلة من كراهة النوم وقت المغرب أي قبل العشاء لأن في نومه سبب في تفويت صلاة العشاء. یەکێکی تر لە کارەکان ئەوەیە کە
مكروها بيج نوێژی عیشا بنووی، یعنی لە مەغریب لە کاتی مەغریب بنویتن ئەو کابرایە. ئەبوو بەرزەی ئەسلەمی دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێی خۆش بووە نوێژی عیشا هەندێک تاخیر بکاتن و پێی ناخۆش بووە نووستن پێشی نوێژی عیشایە و قسەکردن لە دوای نوێژی عیشایە والحەدیثە بعدها، قسەکردن لە دوای نوێژی عیشایە. دیارە ئێستا لەوانەیە بەخۆشی باز لەوەی بکاتن کە مەکروها دانیشتن لە پاش نوێژی عیشایە باش نییە. ئیجا دەڵێ لەبەر چ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی ناخۆش بووە لە پێش نوێژی عیشا بنووی، یعنی لە وەختی مەغریبێ بنووی، فەرمی لەبەرەوەیە زۆر جاروێ ئەو کابرا کە دەنووی نووستنەکەی وە دەکە نوێژی عیشای بفەوتێ، بە تایبەتی خەڵکە پێشتر زۆر ماندی بووە کە هاتیتەوە نووسبی هەتا نوێژ بەیانی بەخەبەر نەهاتیە. مادەم ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگری کردیان، فەرموویەتی نا مەنون لەو کاتێ مەکروها. حتا ئەو کەسەشی کە لە مەغریب دەنویتن دوایە کە هەر دەستی نوێژی عیشاش دەکاتن، سوبحان الله لە بۆ شەوێ ئەوجە خەوی لێ ناکەوتەوە، تاخیر خەوی لێ دەکەی، وەچ تاخیر خەوی لێکەت نوێژی سبەینی دەچیتن. یعنی ئەوە چی تێدا هەیە بەڕاستی نووستن لە پاش لە وەختی مەغریبێ باش نییە ئینسان خۆی لێ بە دوور بگری لە بە فەرمایشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. لە پێش عیشایە واتە لە وەختی مەغریب بنویتن پێشەوەی عیشادا بێتن. بەڵێ سابعا وقت العشاء. سابعا وقت العشاء فيه عدة أمور. الأمر الأول يكره الحديث والمجالسة بعدها لحديث أبي برزة الأسلمي رضي الله عنه السابق، وفيه وكان يكره النوم قبلها والحديث بعدها، ولا يكره أن يتحدث الإنسان بعد العشاء إن كان في طلب علم أو عمل في مصالح المسلمين أو الشغل أو مسامرة أهل وضيف ونحوه. بەڵێ دەفەرمێ لە کاتی عیشا ئەوە کاتی مەغریبی تێپەڕاند ئەو سونەتانە کە تێدا بوو ئەو هاتە سەر کاتی عیشا. لە عیشاش دیارە هەندێک کار هەیە تێدا سونەتە، یەک لەوانە مەکروها دانیشتن لە بۆ قسەکردن لە پاش نوێژی عیشایە. حەدیثەکەی ئەبی بەرزەی ئەسلەمی کە تێپەڕی باسەوەی کرد وەکان یەکڕەه النەومە قەبلەها، یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێی ناخۆش بووە نووستن پێشی عیشایە والحەدیثە بعدها و قسەکردن دانیشتن لە بۆ قسەکردن لە پاش نوێژی عیشایە. مەکروه نییە ئینسان لە پاش نوێژی عیشایە دابنیشیتن ئەگەر مەبەستی بەدەستهێنانی زانست و زانیاری بی یان کردەوەیەکی چاک بی لە مەسلحەتی موسڵمانان، یا مەسەلەن ئیسلاحکردن بی لە بینی خەڵکی، خەڵکانێک بەشەر هاتینە دێ سڵحیان لە بینی دەکا، یان کارەکی هەیە ئینسان لەو کاتەی یان لەگەر ماڵ و منداڵی هەندێک دادەنیشیتن و قسەی دەکا، یان میوانەکی دێتن، یعنی ئەو هۆکارانە قەیدی ناکە. ئەمما کابرا دانیشتیە بە دیار ئەتاریەوە، کابرا دانیشتیە بە دیار لایڤی تیکتۆکیەوە وڵا نازەم ئەو فلان ئەو هادەکە و فلان ئەو هادەکە، کابرا دانیشتی ینی مەسەلەن لە چاخانەکی دانیشتیە یان لە جێیەکی دانیشتیە، ینی ئیشەکەی زەرور نییە، هیچ پێویست نییە، هەر لەو گۆڕێ دەرەوەرە بە لە خۆمان دانیشین وەختی بکوژین وەرە دابنیشن ئەوەی بکەین، ئەوە نا، یان دانیشتی وەرن دابنیشن شەوی بەسەر ببین لۆ دۆمینەی و نازام لۆ فلانی و ئەو گەمەی بکەین و ئەوانە بەڕاستی نەخێر. ئەمما ئەگەر ئەوها ئومورەکی خەیری بوو یان مباح بوو، وەکو دانیشتن لەگەر ماڵ و منداڵی و هەندە قسەکردن و ئامۆژگاریکردن یان و ئەو بابەتانە، یا میوانەکەت دێتن ئێستا کە زروفەکە وای لە هاتیە پاش عیشان زیاتر میوانەکەت دێ هەندێک دادەنیشەوەش کاری خەیریە کە میوان دێتن وەنی ئەوەش هەموو ئەجر و پاداشتە لەو بابەتانە قەیدینە. ئەمما بابەتیت کە ئینسان خۆی لێ بپارێزی، چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگای نەداوە بە مەکروه لە قەڵەمیدا. بەڵێ چەند حەدیثێک مایە بەڵگەی لەسەر. الخطاب رضي الله عنه قال: كان رسول الله صلى الله عليه وسلم يسمر مع أبي بكر في الأمر من أمر المسلمين وأنا معهما. حديث ابن عباس رضي الله عنهما: بت في بيت ميمونة ليلة
والنبي صلى الله عليه وسلم عندها لأنظر كيف صلاة رسول الله صلى الله عليه وسلم بالليل، فتحدث رسول الله صلى الله عليه وسلم مع أهله ساعة ثم رقد. وسبب الكراهة والله أعلم أن نومه يتأخر فيخاف منه تفويت الصبح عن وقتها أو عن أولها أو يفوته قيام الليل ممن يعتاده، ولذا ذم النبي صلى الله عليه وسلم الرجل الذي ينام الليل كله حتى يصبح ولا يقوم لصلاة الليل. جاء في الصحيحين من حديث ابن مسعود رضي الله عنه قال: ذكر عند رسول الله صلى الله عليه وسلم رجل نام ليلة حتى أصبح، قال: ذاك رجل بال الشيطان في أذنيه، أو قال في أذنه. والمقصود أن سبب كراهة الحديث بعد العشاء لغير حاجة، لأنه سبب في تفويت قيام الليل وربما صلاة الفجر. وكان عمر بن الخطاب رضي الله عنه ينهى عن السهر ويضرب الناس على ذلك ويقول: أسمرا أول الليل ونوما آخرة. بله كۆمەڵک حەدیثمان هەیە بەڵگەیە لەسەر ئەو بابەتەی ئەو قسانێکە کردمان. حەدیثەکەی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەسمر شەو بە ئاگا بوو، یعنی پاش نوێژی عیشایە بە ئاگا بۆ لەگە ئیمامی ئەبوو بەکر قسەیان لە کاروباری موسڵمانان دەکرد، چ بکەین و کوبینین و چێ ببین و یعنی ئەو ڕاوێژانەیان دەکرد. و ئەنە مەعەهما، ئەمنی ژەگەڵەوان بووم، دانیشت بوون باسی ئەو قسانەمان دەکرد. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم پاش نوێژی عیشاش هەر بەخۆشی دانیشتێ لە بۆ قسەکردن و ڕاوێژکردن لە کاروباری موسڵمانان و چی بکەین باشە. و حەدیثەکەی ئیبن عەباس دەفەرمێ: بیتو فی بەیتی مەیمونە، بیتو مامەوە، شەو مامەوە، شەو مامەوە لە ماڵی خاتو مەیمونە. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە لای ئەو بوو، تەماشام کرد لأنظر كيف صلاة رسول الله صلى الله عليه وسلم بليل. سبحان الله، ابن عباس بو گچکەیە دەفەرمێ ئەمن چوومە ئەوێن دەر بەس بزانم پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو کو شەو نوێژی دەکا، تەماشای نوێژەکان بکەم، ڕکعاتەکانی کو نوێژی دەکا. یعنی سبحان الله زۆر ئیسفادەمان لەو پیاوە بەڕێزەی کردێ کو لە بۆی نەقل کردینە. منداڵی سەحابەی کو بووینە، ابن عباس گچکەش بووە لەو کاتی کو متابعەی پێغەمبەری کردی عەلەیهی سەڵات وەسەلام، هەستان و دانیشتن و شێوازەکانی. ئەوجە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەر خێزانەکەی قسەی دەکرد، ماوە قسەی کرد، ثم ڕەقەد، لە پاشان پاڵی داوە نووست. یعنی دیارە قسەکردن لەگەڵ خێزان و ماڵ و منداڵیش ئەوش هیچی تێدا نییە. بەخۆشی دەڵێ سەبەبی ئەوەی کە هۆکاری ئەوەی کە بڵێن مەکروها ناپەسەندە، والله ئەعلەم، لەوەی کە کابرا تاخیر بنویتن لە ترسی ئەوەیە کە نوێژی بەیانین نەچیتن یان لە کاتی خۆی نەیکاتن، یانش ئەوەیە کە کابرا هەر نەستی لە بۆ ئەوەی شەو نوێژێ، یعنی شەوەکەی کامل بنویتن. لێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زەمی ئەو کابرای کرد کە لە شەو دەنویتن هەتا وەکو بەیانی هەر ناستیتن لە بۆ شەو نوێژێ هەر ناستی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثەکەی ئیبن مەسعود کە لە صەحیحەین داهاتووە باسی کابرایەکیان کرد لە لای ئەو کە ئەو کابرایە شەو نووسیە هەتا بەیانی هەڵنەستا. عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی: ذاک رجل بال الشەیطان فی ئوذنەیه، ئەوە کەسەکە پیاوەکە شەیطان میزی لە گوێیەکانی کردیە یا لە گوێی کردیە. یعنی ئەوە زەمە لە بۆ ئەو کابرایی کە دەنوێتن و هەر ناستی. ئەجلوی ئەو مەبەستا یعنی نەفەوتێتن ئینسان بتوانی پاش نوێژی عیشا کە هیچ لغەیری حاجە بەبێ پێویستی هەلو خۆی دابنیشار ئەو هەر لەو گۆڕی دابنیشیتن، دەڵێ نا ئەو کاتی بنویتن باشە نەکو شەو نوێژەکەی بچیان نوێژی بەیانی بچی. هەتا دەرە ئیمام عومەر سبحان الله نەهی کرد بوو لەو کەسانێک کە سەهر یعنی ئەوە شەو مانەوە بەخەبەر بوونی شەو دەفەرمێ وەیەضرب الناس على ذلك، هەتا لە خەڵکی دەدا دەیگو کو شەویان گۆ دەمینێەوە پاش نوێژی عیشا لەبەر چ بەخەبەری لۆ نانووی، یعنی هۆکار چێ لۆ نانووی. دەفەرمێ ئایا ئەنگۆ ئەسەمەڕەن ئەوەل اللەیلی وەنەومەن ئاخیرەهو، ئەنگۆ لە سەرەتای شەوێ بەخەبەرن و لە کۆتای شەوێش دەنون. نامەبەستی ئەوە بوو یعنی کابرا هەر بستیتن شەو نوێژ بکە. ئەگەر نەخۆ ئەبوو هورەیرەشە والله ئەعلەم لە پاش نوێژی عیشایە مراجعەی حەدیثەکانی کردیتەوە، هاتیە وارد بووە پاش نوێژی عیشایە ئەوەی خوێندیە، یعنی مراجعە حەدیثی کردەوە لە بە هەندێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئامۆژگاری دەکا
لە بۆ نوێژی ویتر دەفەرمێ نوێژە ویترەکەی بکە ئەو جەبنەوە لەبەرەوەی نەک لە ترسی ئەوەی کە بەخەبەر نێتن دوایە هەتا نوێژی بەیانی وترەکەی لە دەست بچیتن کەواتە ئەوە هەیە یعنی لە سەحابە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە پاش نوێژی عیشایە ئاساییە لە بۆ کەسێک کە کارەکەی خێربی ئوموری خەیری بی ئەمما ئەگە کارەکەی خەیری نەبی نووسن لە بۆی باشترە والله أعلم بلى. الأمر الثاني: الأفضل في صلاة العشاء أن تؤخر ما لم يكن في ذلك مشقة على المأمومين، فالأفضل تأخيرها إلى آخر وقت العشاء، وهذا التأخير يشترط فيه مراعاة المأمومين وأحوالهم. ويدل عليه حديث عائشة رضي الله عنها قالت: اعتم النبي صلى الله عليه وسلم ذات ليلة حتى ذهب عامة الليل وحتى نام أهل المسجد ثم خرج فصلى فقال: إنه لوقتها لولا أن أشق على أمتي. حديث جابر رضي الله عنه وفيه: والعشاء أحيانا يؤخرها وأحيانا يعجل، كان إذا رآهم قد اجتمعوا عجل وإذا رآهم قد أفضى أخر. حديث أبي هريرة رضي الله عنه قال: قال النبي صلى الله عليه وسلم: لولا أن أشق على أمتي لأمرتهم أن يؤخروا العشاء إلى ثلث الليل أو نصفه. وعليه فالسنة في حق المرأة حيث إنها لا ترتبط بجماعة أن تؤخر العشاء إذا لم يكن في ذلك مشقة عليها، وكذا الرجل إن لم يكن بجماعة كأن يكون في طريق سفر ونحوه. بلى. سنة عشاء نوێژی عشاء تاخير بکاتن بەمەرجێک ئەگەر قورساتی لەسەر خەڵکەکەی دروست نەکاتن نوێژی عشاء تاخير بکرێ هەتا آخر وەختی نوێژی عشاء بس مراعاتی مەأمومەکان بکاتن و حاڵیان نوێژی عشاء ناوەشکەشی هەیە چی پێدەگوترێ؟ عتمە. أوجه الحديث كاش بعض ذكاء خاتو عائشة دفرمي: أعتم النبي صلى الله عليه وسلم ذات ليلة. نوێژی عیشای پێغەمبەر صلی الله علیه و سلم شەوەیان کرد حتا زۆربەی کاتی شەوەکەی ڕۆی، یعنی تقریبا نوێژی عیشای هەتا نوێژی بەیانی ئەگەر ئەتوو بیکەی 6 بەشانەیە 2 بەش 3 بەشی ڕۆژتیە کاتی شەوەکەی، هەتا دەڕێ خەڵکی مزگەفتێ خەویان لێکرد هەندێک. لە پاشان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتە دەرێ و نوێژی لە بۆ کردن، فەرمووی: إنه لوقتها، فرمي ئێستا ئەو وەختەکەی خۆتی ئەگە قورس نەبایە لەسەر ئومەتەکە، ئەگە زەحمەت نەبایە لەسەر ئومەتەکە. ئەوجە بەڕاستیەوە تۆزێک زەحمەتەوە نییە نوێژی عیشا تاخیر بکرێتن تاخیر بکرێتن لەبەرەوەی نەبوویتە عادەتێک لەکنەمە، و ئەگەر نوێژی عیشاش ئەمە تاخیر بکەین جەماعەت زۆربەی جارەکان جەماعەتی لە دەست دەچی، ئەمە ئەگەر مەجموعە کە چوونە جێگایەکی پێکەوە چونە سەفەرەکی چونە جێیەکی ئەو مەجموعەیە دەزان نوێژی عیشایان ئەگەر تاخیریش بکەن هەتا با ئێستا وەکو کاتی ئێستا برێن سعات 12 سعات 12:01 نوێژی عیشایە بە جەماعەت دەیکەن، ئەو کاتی بیکەن باشترە، ئەو کاتی بە جەماعەت بیکەن باشترە. حەدیثەکەی جابریش دەفەرمێتن: والعیشاء سەبارەت بە نوێژی عیشایە هەندێک جار زوو دەیکرێ هەندێک جار تاخیر دەیکرێتن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بیبینی بە خەڵکەکە کۆبوونەوە هەموو عەجەل پەلەی لێ دەکرد و نوێژی عیشایەکەی دەکرد، و ئەگەر بیدیت بە خەڵکەکە ئەبتەئوو یعنی خەڵکەکە سەبرە دێن تاخیر بووینە ئەخەر دوای دێخستە تا خەڵکەکە هەموو کۆ دەبوونەوە ئەوجا نوێژی عیشایەکەی لۆ دەکردن. دیارە لێرەش ئەوەش دلیلە، یعنی هەتا کۆبوونەوەی خەڵکەکەش هەتا زۆرترین خەڵک لە جەماعەت بەشداری بکاتن، کە ئەگەر وەختەکەی تاخیر بی هیچ کەس عوزری نامینی، هەموو ئەوەی کە وشتری هەبوو ئەوەی کە کاروباری هەبوو هەمووی ئیشەکانی خۆیان کردیە و هاتینە مزگەوتێ. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی: ئەگەر ناخۆش نەبە و قورس نەبە لەسەر ئومەتەکەم لە ئەمەرتوهم، فەرمانم پێدەکردن نوێژی عیشا تاخیر بکەن إلى ثلث الليل، حتا سێکی شەوێ ئەو نیسفو یان نیوێ شەوێ، یعنی گوتمە ئەگەر 6 سەعات بی سێکی شەوێ چەندە؟ 2 بەش بڕوات، وەنیە ئەدی نیسف چەندە؟ ئەوەیە 3 بەش بڕوە، ئەگەر 6 سەعات بی 3 سەعات بڕوە دەبتە نیسف، وەنیە یعنی کاتەکەی تقریبان ئێستا دەکا پێم وابی دەکات چەند دەکا 11 شەوێ، وەنیە 11 12 لەو دەوروبەرەیە پێم وابی دەکا 11 12 تقریبا ئەو هایە، ئەگەر هەش
لتاباني لو دوري دردتيتن دوازده اوها سنة لو كهتا او كاتي استاش اگر لجيجي خلقك هموي كوب ولا سر وقوتيان كاك اما نويجي عشاء دوازده شوي دكين هموي متفق ولا سر وبابته و اشتشي باشا مثلا او بكريته يان هندكيا للرمضانان لهندك زي مثلا او دكريتن درين تراويح دكين هر دكين نويجي عشاء تاخير دكين دين مثلا دين يازده دوازده دين ونوجي عشاء ده كان بتسمعت دس بالتراويح كان ده كانوا بشو نوجي جو حسب دبي حتى نوجي سبينش دمينينوا درين يعني جمع التوفيق كذا كان لبيني او بابتان شتي باش اجا خلقك هم متفق بالنساء او بابتي اهل جماعتك قلت كاك هم او هذاك او تشيتي داهيا هم شو نوجي وهم نوجي عشاءكش تاخير بجماعه ده كانوا شتي تاك اما اگر متفقنا بنأتي سيسارق وبكي خود جابكي ولا جماعة باجني والله أعلم بس سبارت بأفراد أو يعني سندني لأنه يجي جماعة يعني بابلين واجبني لأنه يجي جماعة أو نيجي عشاء تاخير بك والله أفراد خاني دابا بخويا نيجي عشاء تاخير ده كان بري سنة عشاء اللي عندها بتدوب بس دلي أجر مشقة وقرصيتي ده نبي لبويا أو أنكر عشاء أو أنت كش تاخير ده كان سبحان الله زور بها أفرتي وهي مثلا لكات خوي بس زور بها نيجي أو نيجي كانت كش تاخير ده كان لو أفرتان نيجي عشاء بس نيجي عشاء تاخير بكم باشا وده فرمي أو كابرا بتجمعت نيجي كبون من كابرا مسافرة وني جماعتي لسرنيا درب أيجو خود نيجي عشاء تاخير بكاتن أو هباش والله أعلم بل سنن النوم. وفي النوم عدة سنن. أولا إغلاق الأبواب عند النوم لحديث جابر رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم أطفئوا المصابيح إذا رقدتم وغلقوا الأبواب وأوكوا الأسقية وخمروا الطعام والشراب. والعلة من الأمر بإغلاق الأبواب منع الشياطين من الدخول كما تقدم في حديث جابر رضي الله عنه الآخر. وأغلقوا الأبواب واذكروا اسم الله فإن الشيطان لا يفتح بابا مغلقا. بلى أو جديت سر سنتكاني نستن نو دفرمي لا سنتكاني نستنيش شو عندك سنة هي يقلوانا إغلاق الأبواب عند النوم درجة بيودان لكاتي شو كاتك تودتي بنوي درجة حوشك بيو بدي درجة مالكاي بيو بدي جابر ده فرمي بيغمبركو عليه الصلاة والسلام فرمي أطفئوا المصابيح تراكانتان بكو جنوا إذا رقدتم يعني بالتانك داوا نستن قرآن باسي أصحاب الكهف دكا وهم رقود ونقلبهم ذات اليمين وذات الشمال بالدانو نستن. وغلقوا الأبواب درجا كانشتان بيو بدن أو كل أسقيا سري أوي درجا بندي أو كاي سري كندكانشتان ببستن يعني استا أويا دولكا أول شي لسر دابني سركي خوي يان أوي أو دباني لبو ببسيو يا أواني شوشا بكاردين سركي ببستا سركي قبات كوا با سركي والي نبيتن. وخمروا الطعام والشراب داي بوشن خواردن وكانشتا خمروا لو دل خمر يعني أوي كعقل دادا بوشيتن أو أفرد كلسكا كي بخوي دانا دا دلين خمار أفرد يعني دايدا بوشيتن أو كي أو جا خمروا يعني دا بوشتني خواردن وكانشتان دا بوشن علتك جبوتيا كفرماني كردي با بيوداني درجة ريجري كردنا لا شيطان شكا شيطان ناتواني بستاو مالي پیغمبركو عليه الصلاة والسلام فرمي درجة كان بيودن بسم الله لسر بكن شيطان ناتواني درجة بيودرابو بيكاتو زور مهمة أو كارة براسي يعني إنسان أو وصيته پیغمبركو عليه الصلاة والسلام زيب كان شيطان ناتواني لما حدث أنا ما رأيك بشتيها برو بكان شكلته ومرو بخرافته دكري لونا يعني بلين بس يعني أما أقر حديثك كباسي أو دكا كشيطان ناتواني بيت جوري با خرابج ناتواني بيت جوري ونيا خرابج ناتواني بيت جوري مهم كأتو أود بيودا أمين دبي بفرماج أو كبيغمبر عليه الصلاة والسلام في راجاندين أو أتو ملي
بالفعل بري ولا كاكا ولا بس مروفي خرابة أما بيودن يعني أجر أمن كاميراكم دانا اشتكم دانا أو كاس خراب نا أتفرمانا كي بيغمبر عليه الصلاة والسلام وكو خود زيبكا بيوداني درجاكا دل نيابة أتو دا باريزري دل نيابة بل. ثانيا إطفاء النار قبل النوم لحديث جابر رضي الله عنه السابق وفيه أطفئوا المصابيح إذا رقدتم. وأيضا حديث ابن عمر رضي الله عنهما قال النبي صلى الله عليه وسلم لا تتركوا النار في بيوتكم حين تنامون. وفي الصحيحين من حديث أبي موسى رضي الله عنه قال احترق بيت على أهله بالمدينة من الليل فلما حدث رسول الله صلى الله عليه وسلم بشأنهم قال إن هذه النار إنما هي عدو لكم فإذا نمتم فأطفئوها عنكم. كوجاندنوي إطفاء النار قبل النوم كوجاندنوي آجر بيجنوستن حديثك جابري بيغمبر خو عليه الصلاة والسلام ده فرمي تراكان تان بكوجنوا أجر بالتان داوا. ابن عمر ده فرميتن بيغمبر خو عليه الصلاة والسلام فرمي لا تتركوا النار آجر زي مهلن لما لكانتان أو كاتيك دانون. أبو موسى أشعري ده فرمي احترق بيت مالك آجري تبربو لمديني بشو كاتك فلما حدث كاتك قسكان لبو بيغمبرك عليه الصلاة والسلام بشأنهم سبارت با أو مالي فرمي بيغمبر خوا مال أوها صصا أوها إليهات كأقسانين لبو باسكر فرمي إن هذه النار إنما هي عدو لكم فرمي أو آقرا دجمني إيوه فإذا نمتم فأطفئوها عنكم أقر بالتان داوا نستن آقراكي بكجن أوزها تمشى بس وكبابة شيء نحوي إن هذه النار ديار مؤنثة ونيا هي هموي ضمائر كاني تأنيثة بمعنى أوي كان نار آقر مؤنثة أو هروكو بابة شيء درسنا لبابتك بابة شيء نحوي بلا باب زي علتك يتسيكاكا فرم. والعلة من الأمر بإطفاء النار قبل النوم جاءت في حديث جابر رضي الله عنه وفي رواية البخاري قال النبي صلى الله عليه وسلم وأطفئوا المصابيح فإن الفويسقة ربما جرت الفتيلة فأحرقت أهل البيت. والفويسقة هي الفأرة وهي من الفواسق الخمس التي يقتلن في الحل والحرم فروبما تجر فتيل المصباح ثم تحرق على أهل البيت بيتهم وعليه يقاس أي شيء يكون سببا في جر الحريق لأهل البيت فيحترز مثلا من الأشياء التي ربما تؤثر على وسائل التدفئة لقربها منها فتكون سببا في اشتعال الحريق ونحو ذلك لأن العلة واحدة والنار عدو كما أخبر النبي صلى الله عليه وسلم. وبناء عليه لو أمن النائم هذه النار وأنها لا تؤثر وليس حولها ما يسبب انتشارها فلا بأس حينئذ من إبقائها لأن الحكم يدور مع علته وجودا وعدما. قال النووي رحمه الله قوله صلى الله عليه وسلم لا تتركوا النار في بيوتكم حين تنامون هذا عام تدخل فيه نار السراج وغيرها. وأما القناديل المعلقة في المساجد وغيرها فإن خيف حريق بسببها دخلت في الأمر بالإطفاء وإن أمن ذلك كما هو الغالب فالظاهر أنه لا بأس بها لانتفاء العلة لأن النبي صلى الله عليه وسلم علل الأمر بالإطفاء في الحديث السابق بأن الفويسقة تضرم على أهل البيت بيتهم فإذا انتفت العلة زال المنع. وكذا قال ابن دقيق العيد رحمه الله وبين أن قول الأكثر بأن الأمر للاستحباب لا للوجوب كما نقله ابن حجر رحمه الله. بلى هۆکارەکەی عیلەکەی چییە لەوەی کە فەرمانمان پێکراوە ئاگر بکوژێنەوە پێشنووسن حەدیثەکەی جابریە کە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی کردێ کە ئەوەی بکوژێنەوە لۆ فەئینە الفوەیسقە لەبەرەوەی فوەیسقە لەگەر مشکیەتی فەرموویەتی لەبەرەوەی جورج مشک کە دێتن ڕوبەما جەڕت فتیلەتەن ئەو فتیلەیەی کە لەناو ئەوەکەیە قاپەکەیە ڕایدە چێشتن کە دەبیتە هۆی ئەوەی ئەو ماڵە ئاگری تێبەربیتن فویسقە دەڵێ هي فأرة مشکە وهي من فواسق الخمس لە پێنج فواسقەکەی ئەوەی لە حەدیثەکەی کە هاتیە کە دەکوژرێن لە کاتی ناو حەرەم و دەرەوەی حەرەمیش دەکوژرێن لەبەرەوەی ئەوانە یعنی ئەوە خراپە بڵاو دەکەنەوە نەگەتو بە دوویکەی بیکوژی بەڵکو ئەو کاتێک کە بینیت
چونکە دەبنە هۆکاری بڵاوبوونەوەی خراپە ڕێگری لێ دەکرێتن لەوانەیە ئەو فتیلەی ئەو چرای بچێشیتن و ببیتە سووتانی ماڵەکەی وعليه یوقاس لەسەر ئەوەش قیاس دەکرێت هەموو ئەو شتانەی کە دەبیتە هۆی ئەوەی کە ئاگر ڕابچێشی بەرەو ماڵەکە و ببیتە هۆی سووتاندن ئەوەش لەسەری قیاس دەکرێتن و ئەوەش دەبی لا ببردرێتن بۆ نمونە تو ئەوە چی سۆبایە شتێکی کەدا دەنێ سۆباکەت کە پێ کردیا ئەو گەرماتێ ئەگەر نێزیک پەردەک بوو نێزیک شتێک بوو کە تەسیراتی لەو شتەی دەکرد لەو پەردێ و لەو پەڕۆکە و لەو هەر شتێک بیتن کاریگەری لێ دەکرد لەبەر نێزیکی دەبووە هۆی ئەوەی کە ئاگری پێ ببیتەوە دەفەرمێ ئەوە عیلەتەکە هۆکارەکەیان دەبیتە یەک چونکە ئاگر دوژمنە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەواڵیدایە لەسەر ئەوە قسەکەمان ئەوەیە ئەگەر کەسێک ئەمین بوو واتە کەسەکە تقریبا بێخەم بوو لەوەی کە ئەگەر نووس ئەو ئاگرا کاریگەری نابیتن و هیچ لە دەوروبەری نییە کاریگەری تێبکاتن و ببیتە هۆی سووتانی ئەوەی فلا بأس حينئذ من بقائها هیچی تێدانی ئەگەر سۆباکەی بێتەوە تا سبێنیش پێبیتن هیچی تێدانە گلۆپەکەی بێتەوە فانۆسەکەی بێتەوە هیچ تێدانی ئەگەر دەوروبەرەکەی هیچی لێ نەبوو کاریگەری وەی لێ بکە کا ببیتە ئاگر و بڵاو ببیتەوە چونکە قاعدەیەکمان هەیە دەڵێ الحكم يدور مع علته وجودا وعدما ئەو قاعدەیەکی فقهیە حکم لە دەوری هۆکارەکەی دەسوڕێتەوە بە هەبوون و نەبوونی ئێستا مەسەلەن حکمی ڕەوابوونی گۆشتی مردارەوە بوو کەینەیە ئەو کاتێک کە کابرا هیچی بەدەست نەکات خەریک بوو دەمرد لە بۆی ڕەوایە دروستە بیخواتن وەنیا ئەدی ئەگەر ئەوە عیلەتی برسێتی عیلەتی نەبوونی ئەو هۆکارە ڕۆی نا کابرا هەبوو خواردنی شێ و یان برسی نییە گۆشتی مردارەوە بووشە بوو دروستە بیخوا حکمەکە دەڕواتن الحكم يدور حکم بە دەوری هۆکارەکەی دەسوڕێ لە چێ هۆکارەکە هەبوو حکمەکەش دێتەوێندەر ئەگە هەبوو دەرێ دروستە ئەگەر نەبوو دەرێ دروست نییە کەواتە ئەوەش دەڵێ ئەو قاعدەیەش عین ئەوها ئیمامینەوەیش ڕەحمەتی خوای لێبی لەبارەی حەدیثەکە دەفەرمێ ئەوە گشتیە هەموو چرایەک دەگریتەوە ئەمما ئەو فانۆس و چرانەی کە هەڵدەواسرێن لە مزگەوتەکان قەنادیل ئەو چرایانەی کە هەڵدەواسرێن لە مزگەوتەکان و غەیری ئەوانەی کە هۆکار نەبن لە بۆ سووتاندن ئاسان دەکوژێنەوە ئەگەر زۆربەی کاتەکە ئەمە لیان ئەمین بین گوتیان وڵا ئەو چرایە نابیتە هۆی سووتان نابیتە هۆی ئاگر کەوتنەوە فالظاهر أنه لا بأس به ئومێدوە هیچی تێدا نەبیتن لەبەر ئەوەی عیلەتەکە نما کە ئەوە کاریگەری هەبیتن چونکە پێشتر جامەکی دادەنا فتیلێکی پێدەکرد یعنی هۆکارەکەی زیاتر ئاسانتر بوو لەو ئەوەی کە بڕژێتن و ئەو ماڵە تووشی سووتان بم بەڵام ئێستا لەوانەیە کۆمەڵک ڕێگا گرترابیتە بەر زەحمەتتر ئەو شتە بسووتێ لێ دەڵێ ئینشاءڵڵا هیچی تێدانێ فەرمانکردن بەو شتەی حتى ابن دقيق عيدش دفرمي وبين أن أقوال الأكثر بأن الأمر للاستحباب دفرمي فرمان كردن لبو أوي سنة نقوى زبيتي وكو ابن حجرش أو نقل كرديا كواتا سنة إنسان أو تسراي كهيبو بيكو جنتوا وها باشتر حتى يعني معلوم وكو يعني معلومي جنابتانا توێژنەوەی زانستی لەسەر کرا ئەو ورفەی کە ڕۆناچی تێدا کە کەسەکە دەنویتن یعنی کاریگەری لەسەر مێشک و خەوتن و دەرونی دەکاتن لەوەی کە ئەو ژوورەی تاریکە یعنی ئەوە بەعلمی ئەوە سەلمێنرا بەس وەکو نەهیەکە لە بۆ ئیستیحبابە ئەگەر زانێت کاریگەری هەیە لەوانەیە حاڵەتێک پێیابی سۆباکە دەبیتە هۆی تەسیراتە چی دەبی ئەوە پێویستە بکوژێنیەوە پێویستە بکوژێن و ئەمما ئەگەر زانیت هیچ کاریگەری نابێتە ئەو ئەگەر نەشی کوژێنیەوە ئینشاءڵڵا
وا باشە بیکوژێنیەوە بەس ئەگەر نەشێکوژێنەوە ئینشاءالله چی تێدانی. ثالثا الوضوء قبل النوم لحديث البراء بن عازب رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم مضجعك فتوضأ وضوءك للصلاة ثم اضطجع على شقك الأيمن ثم قل اللهم إني أسلمت وجهي إليك. الحديث. قال النووي رحمه الله فإن كان متوضئا كفاه ذلك الوضوء لأن المقصود النوم على طهارة مخافة أن يموت في ليلته وليكن أصدق لرؤياه وأبعد من تلعب الشيطان به في منامه وترويعه إياه. بەڵێ سێم خاڵ ئەوەیە کە بنویت دەستنوێژی بشوە پێش ئەوەی بنویتن. بەڕادا فەرمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمی ئەگەر کەسێ لە ئێوە پاڵی داوە ئەگەر توێ سەر جێگاکەت فتەوەضە وضوءەکە لیسەڵات دەستنوێژ بشە وەک چۆن دەستنوێژۆن لە بۆ نوێژ دەشۆی ئەوها دەستنوێژەشی جوان بشۆ ئەوجە بڕۆ پاڵ بکەوە لەسەر لای ڕاستت شقیکە لەیمە لەسەر لای ڕاستت پار بدەوە ئەوجە ئەو دوعای بکە اللهم إني أسلمت وجهي إليك هەتا ئەخیری دوعاکە ئیمامی نەوەوی دەفەرمێتن ئەگەر کابرا دەستنوێژی ششت ئەو دەستنوێژە بەستیەتی لە بۆی چکە مەبەستەکە لی پاچیە بە دەستنوێژەوە بنویتن لەوانەیە لە ترسی ئەوەی لەوانەیە لەو شەوەی بمریتن کابرا یعنی ئەوە بە دەستنوێژەوە مرد ئەوە یعنی شتێکی چاکە و لە بۆ خەوبینینیشی ئەستەق لڕؤیاه خەوەکانیشی ڕاستتر دەردەچن باشتر دەردەچن و دوور دەبیتن لە گەمە پێکردنی شەیتان لە خەو شەیتان گەمەی پێناکاتن و دوور دەکەویتۆ لێ ئەوجا برادەرێک دەیگۆ مامۆستا یعنی ئەمە کە دەستنوێژی دەشوێن دوای دێنەوە لەگە خێزانمان لە بنجێ ئەوە دەستنوێژمان دەشتێتن یان دەیگۆ ئەمە وەختیت کە دەستیان لێ نادەین دێنن دەستنوێژمان دەشتێت لە بنجێش خۆمان لەو لایکە پشتمان لەو لایکە وڵات دەستنوێژمان نەشتێ دەیگۆ دەرمان دەکەن چ بکەین باشە ئەوجە لێرە کەتینە چار و ماری ها ئەوجە لێرە ئینشاءالله ئەو دەستنوێژە ئینشاءالله بۆی ناچێتن قەیدی ماچم بەس ئەگە ئیشە گەورەکە بۆ ئەوە دەستنوێژ دەستچێنی غوسلی واجب دەکاتن بەس ئەوگەرەوەند کە شتی خوردەبی ئینشاءالله چنیە ئینشاءالله دەستنوێژەکەی پێ ناچێ هەر لەسەر تەهارەت نووسێ ئینشاءالله. بەڵێ. رابعا نفض الفراش قبل الاضطجاع عليه فمن السنة قبل النوم أن ينفض من أراد النوم فراشه بداخلة إزاره 3 مرات ويسمي الله تعالى لحديث أبي هريرة رضي الله عنه قال قال النبي صلى الله عليه وسلم إذا أوى أحدكم إلى فراشه فلينفض فراشه بداخلة إزاره فإنه لا يدري ما خلفه عليه ثم يقول باسمك ربي وضعت جنبي. وفي رواية إذا جاء أحدكم فراشه فلينفضه بصنفة ثوبه 3 مرات. الحديث. وعند مسلم إذا أوى أحدكم إلى فراشه فليأخذ داخلة إزاره فلينفض بها فراشه وليسمي الله. وداخلة الإزار وكذلك صنفة الثوب هي طرفه الداخل الذي يلي الجسد. فمما تقدم يتبين أن السنة نفض الفراش بداخلة الإزار 3 والتسمية عند النفض. وفي الحديث بيان الحكمة من النفض وهي قول النبي صلى الله عليه وسلم فإنه لا يدري ما خلفه عليه فربما خلفه على فراشه ما يؤذيه والأفضل أن يكون نفضه بداخلة الثوب. ومن أهل العلم من قال بأي شيء وأهم شيء أن ينفض الفراش ومنهم الشيخ بن جبرين رحمه الله حيث قال وليس شرطا استعمال داخلة الإزار بل لو نفض الفراش كله أو نفضه بعمامة أو نحوها حصل المقصود. ئەو جارە نەفض الفراش هەڵتەکاندنی ئەو بەتانیەی جێیەکەی هەڵتەکاندنی پێش ئەوەی لەسەری پاڵ بداتەوە سنەتە پێش ئەوەی پاڵ بداتەوە کە مەبەستی نووسنی هەیە بە ناوەوەی شەرواڵەکەی یا بیجامەکەی 3 جاران بسمیلای بکە و جلەکە هەر بوەشێنی داتەچێنیتن. ئەبوو هورەیرە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئیذا ئاوە ئەحەدوکم ئیلا فیراشی ئەگەر یەکێ لە ئێوە ویستی بنویتن فلينفض فراشه بداخلة إزاره دەفەرمێ بە ئەوەکەی ئەو جێیەکەی جێگاکەی ئەو جا بەتانیەکەی دابتەچێنیتن بە ناوەی شەرواڵەکەی
فإنه لا يدري ما خلفه عليه چونکە نازانێ ئەوە چی تێدا خۆی شاردیتەوە لە پاشان کە دایتەکان ئەوجە پاڵ بداتەوە بڵێ بسمیکە ڕەبی وەضعت جەنبی وبك أرفعه حتى أخيري حديثكي دەڵێ ئەوجە ئەوان حەدیثەکان کەش بە هەمان شێوە باز لەوەی دەکاتن کە ئەو کەسە بە ناوەی جلەکەی ئەوەکەی هەڵبوەشێنیتن داتەچێنیتن ئەو بەتانی دەڵێمە بەس لەوەیە ئەو جلەی کە بە جەستەی دەکەویتن بەویەوە دای بتەچێنیتن سنەت وایە نفض الفراش بداخلة الإزار ثلاثا سيجار وي بكاتن وبسم الله الجوكاتي بكا حكمتي تيا حكمتي أو هل تكاندني بيغمبر عليه الصلاة والسلام باسي كرديا فرميتي فإنه لا يدري ما خلفه عليه تكنازان تشتك خوي شاردي توا لناوي وربما خلفه على فراشي ما يؤذي لو أنا عندك شتي تداوي أزيتي بداتن زۆر زاروێ دوو پشک مار بە تایبەتی ئەو کاتی ئەو بابەتانە هەبوونە ینی دوو پشک و مار و ئەوانە زۆرتر بووینە لەوانەیە شتێکی تێدابی ئەزیەتی بداتن بەو داتەکانەی یعنی ئەو شتەیە دەڕواتن ئەفضل وایە باشتر وایە بە ناوەی جلەکەی بیکاتن وەکو ئەهلی عەلم دەفەرمون هەر شتێکی بە هەر ئەوە چیشبی دەبیتن بەس گرنگترین شت ئەوەیە کە دای بتەچێنی داتەکاندن وەکو شێخ جبرینش دەڵێتن ئیبن جبرین دەڵێ وليس شرطا استعمال داخلة الإزار بل لو نفض فراشا كله دەفەرمێ مەرج نییە ئیلا بەناوەی شەرواڵەکەی ئیزار یعنی ئەوەی لای خوارێ یعنی ئەو جلو بەرگای ئەو شەرواڵە ئەوەیە پێی بکاتن دەفەرمێ ئەگەر ئەوەکەی کرد با بڵێن ئەوەی داتەکان بەل لەو نەفەض الفراش كله ئەگەر هەمووی داتەکان یان بە عیمامەکەی بە لچی عمامەکەی وەی لێ کرد حصل المقصود ئەو مەبەستەکە یان هاو شێوەی ئەو یعنی بە هەر جێیەک بی مەسەلا ئەوەی کە پێکەتیە دەتوانانی ئەوەکەی پێوەنەی بەبەتانێکەکە تۆزێک زەحمەتیشە سبحان الله یان قەمیسە ئەو فانیلەکەی کە لە بەرتا یان شەروالەکە دەجبی یعنی ئەجا حەدیثەکە کە باز دەکەم وەکو ڕوونکردنەوەی حەدیثەکەی بە هەر شتەکە عیمامەکەی هینایەتەوە جلەکەی پێگرتیە و دایتەکاندیە ئەوە یەک بەتانیەکەی پێگرتیە و دایتەکاندیە یا وەکو مامۆستا موسا دەڵێ بەوەی کە ئەوەیان درێژ بووە ئەو لچکەی ئەوەی یان جاروێ مەندیلەکەیان یان ئەوەی کە جلەکەیان درێژ بووە نەک ئەوەی بخشیتن نەمە بەست یعنی ئەو جلەی کە لە بەریان کردێ پان و بەرینتر بووە تانیتیان مەسەلەن ئەوەی بکەن دایوەشێنن سەر جێگایەکەی لە ئەوەی ئەگەر هەر شتێکی لێبیتن بڕواتن مەسەلەن بە سەر قۆڵەکانیشی دەتوانی بە ئەوەی مەندیلەکەشی دەتوانی جلەکەی ئەوە جێگاکەی داوەشێنی هیچی لێ نەبی ئەما ئێستا مەسەلەن جێگاکان تقریبەنەوەیە دەکرێت کابرا هەر بەتانیەکەی 3000 داوەشێنی بسم الله بکاتن لە ئەوەی کە نەکوشتێکی تێدابی ئەزیەتی بدا ئەدی ئەگەر کابرا ئەمین بوو ئەگەر ئەمینیش بوو هەر بیکە باشە لە بە حەدیثەکەی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەمینیش بوو هەر باشە بیکاتن لە بە حەدیثەکەی اقتداءن بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەحسێکی طبیە و لەسەر ئەو مۆزوعە ینی کابرا بە چەندین دەرمان لە دوایەوە چ نوع میکرۆبێک دێتە سەرەوە جێیە لە چەندین دەرمان ئەو میکرۆبە لا نەدەچوو سبحان الله بەو بسم الله بوو تەکان نەهات لاچوو زۆر تەئسیری هەیە یعنی هەر شتێکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسیکە ئیلا یان علم هێشتان پێی نەگەیشتیە کە معلوماتەکەت بداتێ یا ئەو تێ ئەو علمە معلوماتەکەی بەدەستکەتیە مەسەلەن پێت دەرێتن دەرێ ئەو شتە ئەو هەیە يعني إلا إسفادة شتداها سبحان الله بلى. خامسا النوم على الشق الأيمن. سادسا وضع يده اليمنى تحت الخد الأيمن. ويدل على هاتين السنتين حديث البراء بن عازب رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال إذا أخذت مضجعك فتوضأ وضوءك للصلاة ثم اضطجع على شقك الأيمن ثم قل اللهم إني أسلمت وجهي إليك. وحديث حذيفة رضي الله عنه
قال كان النبي صلى الله عليه وسلم إذا أخذ مضجعه من الليل وضع يده تحت خده. وعن البراء رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم كان إذا أوى إلى فراشه وضع يده اليمنى تحت خده. بله بينزم خال أو كأتو النوم على الشق الأيمن لسلاي الراس بال بكوي. ششم خال وضع اليد اليمنى تحت خدي اليمنى، داناني دستي راس لجير رومتي خط رومت لجير رومتي راس تدابني بلقشمان هاتي كحديثك حديثي بالرأي كوري حازب ده فرمي پیغمبري عليه الصلاة والسلام فرمي اگر ویستت پال بکەوی دەستنوێژ بشۆ بۆ وەکو دەستنوێژەکە بۆ نوێژ دەیشۆی لە پاشان پاڵ بکەوە لەسەر لای ڕاستت لە پاشان ئەو دوعاە بکە اللهم إني أسلمت وجهي إليك هەتا ئەخیری دوعاەکەی و حەدیثەکەی عوزەیفە دەفەرمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەگەر بیست بە پاڵ بکەویتن لە شەو وضع يده تحت خده دستي لجير رومتي دادنا. وحديثكي بالرأي دفرمي پیغمبري خو عليه الصلاة والسلام اگر بيويز با پال بكوي لسر جيگاكي وضع يده اليمنى تحت خده دستي راستي لجير رومتي دادنا بو شوازا زور كسي دلي امناتام لسلاي راس بنم هر لسلاي راس بار ددمو بيزار دبم ناصر خوم داخ مسپش خوم داخ مستنيش خۆم داخمە سەرزگ هەتا بە تایبەتی سەرزگ نەهی لێکرا سەر ئەوە لە سەرزگ پاڵ بدەیەوە بەس خۆی داخدە تەنیشتی چاپ یان ئەوای سەرپش ئەو جامە دەڵێن لە بەو ئەوەی ئەتو سونەتەکە بێتە جێ بەسەن کە بیدایەتەن ئەتو دەزانین تاخیر خەوت لێ دەکەوی بیدایەتەن لەسەر لای چەپە حتا تەواو هەز دەکەی ماندی بووی و خەریکە خەوت دێ ئەوجە خۆت باخەسە لای ڕاست یەکسەر خەوت لێ دەکەویتن لەسەر لای ڕاست یان مثلا کابرا لەسەلای چەپە مدە ئەو دوای خۆی داختە سەپشت ئەوجا هەز دەکە یعنی خەوی دێتن کە هەستت کرد خەوت هات ڕاست خۆت باخەسە لای ڕاست و خەوت لێ دەکەوی لەسەر لای ڕاست سنەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بەدەستێنی یعنی لە پاڵدانەوەت ئەگەر مەبەستت جێبەجێکردنی سنەتی پێغەمبەر بی خێرت دەگەشت لەو پاڵدانەوەی خێرت دەگەشت دەستدانانەکەت مەبەستی سنەتەکە بی خێرت دەگەشت ئەگەر تو ئەوەت جێبەجێ کرد. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.